الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. براني بريز خوش حالم كلا شرحي فرموديشي ديكي 40 نووي بخزمت عندقموا واي قورة بقوري وعظمتي خوي عاقبة خير ما انبكاتن وسربرز وسرفرازي دنيا وقيامت ما انبكا و داهاتومان لە ڕابردوومان باشتر بکاتن وەخوای پەروەردگار بە فەزڵ و گەورەی و عەزەمەتی خۆی ئەو دەرسانە بخاتە تەرازوی حەسەناتی هەموو لایەکمان ئینشاء الله. لە فەرمودەی 29 دەفەرمێ عن معاذ بن جبل رضي الله عنه قال. زۆرتان گوێ لە ناوی معادی کوڕی جەبەل بۆ ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر یەکێکە لەو سەحابە بەڕێزانەی کە خزمەتی زۆری بەو دینە و بەو شەریعەتە و بەو ئیسلامە کردەوە لە خزمەت پێغەمبەردا بۆ عەلەیهی السەڵات وەسەلام. دەفەرمێ قال قلت يا رسول الله، فەرمووم ئەی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام ئەخبرنی بعمل يدخلني الجنة، کردەوەیەکم پێ بڵێ بمباتە بەهەشت، ويباعدني من النار، ولا ئاگری دۆزەخ دوورم خاتەوە. طبعا لێرە ئەو فەرمودەیە حرسی هاوڵان پیشان دەدا ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەسەر بێ کە زۆر گەڕاون تالیب بوون بە دوای ئەو کردەوانەی کە ئینسان دەبەنە بەهەشت، ئەو کردەوانەی کە ئینسان دەبەنە بەهەشت. و بەهەشت وەکو بڵێ بەخششێکی خوای پەروەردگارە بۆ چاکەکاران و هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات لەگەڵ ئەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام لێیان ڕازی بووە، خوای پەروەردگار لێیان ڕازی بووە، بەڵام بەردەوامیش هەر ئەو پرسیارەیان لە پێغەمبەر کردوون عەلەیهی السەڵات وەسەلام چ شتێکی باشە بیکەین، چ کردەوەیەکی چاکە ئەنجامی دەین، چۆن پلە و پایامان بەرزتر دەبێتەوە لە بەهەشت. چکان بەڕاستی تالیبی بەهەشت بوون، تالیبی دواڕۆژ بوون، تالیبی ئاخیرەت بوون، لەبەرەوە خوای پەروەردگار کە پێی ڕاگەیان بوون ئەوان بە جددی وەریان گرتووە. وەلئاخیرەت خەیر وەئەبقا، دواڕۆژ باشترە و چاکترە و هەمیشەیی و دەمێنێتەوە. جا پرسیاری وان لێرانەیەک شتە پێم خۆشە بیزانین، فەرقی وان و ئێمە چییە؟ ئێمە زۆر پرسیار دەکەین، بەڵام پرسیارەکانمان بۆ چین؟ بۆ زانست و زانیاری و کۆکردنەوەی معلومات و ئەوانەیە. اکتفاش ناکەی، دەبینی پرسیار لە مامۆستایەکی بەڕێز دەکەی، دەچی پرسیار لە مامۆستایەکی دیکەش دەکەی، پرسیار لە یەکی دیکەش دەکەی، بەس بە دوای خلافات و بەزم و ڕزمدا دەگەڕی. پرسیاری وان لە بۆ عەمەل بووە، ئەوە مهمە. پرسیاری وان لە بۆ چ بووە؟ لە بۆ عەمەل و کردەوە بووە، ئیشی پێ بکەن. لە بۆ نییە معلوماتی زیاتر بێ بڵێ وەڵا ئەوە ئەو پرسیارم لە پێغەمبەری کرا عەلەیهی السەلام ئاوای وەڵام دامەوە. نە، ئەو وەڵامەی پێغەمبەری خوای کردوتە کردەوە و عەمەل لە ژیانی ڕۆژانیدا بۆی کە ئەوەی کە پرسیاری بۆ کردووە کە چوونە بەهەشتە و خۆپاراستنە لە ئاگری دۆزەخ دەستی کەوێتن. بزانین پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام چۆن وەڵامی دەداتەوە. دەفەرمێ لەقەد سەئەلتە عن عەظیم، ئەی مەعاذ، بەڕاستی لە شتێکی زۆر گەورەت پرسیار کردەوە. یعنی ئەوەی کە تۆ پرسیاری لێ کە شتێکی زۆر گەورەیە، هەر ئەوە سوک و ئاسان نییە، بەڵام وإنه ليسير على من يسره الله تعالى عليه، بەڵام وەڵاهی زۆریش ئاسانە بۆ کەسانێک کە خوای گەورە بۆیان سەهل کات. زۆریش ئاسانە بۆ کەسانێک کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە بۆیان ئاسان کات. یعنی برا بەڕێزەکانی خۆم، ئەگە تەماشەت کرد خوای گەورە قالبی سوک کردووی لە جەماعەتان، 5 فەرزە نوێژی جەماعەت دەکەی لە مزگەوت، قالبت سوکە لە قورئان خوێندن، قالبت سوکە لە دوعاکردن، قالبت سوکە لە سەدەقە و خێرات ئەگەر هەد بێ، قالبت سوکە لە بەڕۆژوبوونی ڕەمەزان و سونەتەکانی دوای ڕەمەزان، ئەوە بزانە
خوای گەورە و پێغەمبەر دەفەرمێ عليه الصلاة والسلام وإنه ليسير على من يسره الله تعالى عليه بەڵام زۆریش ئاسانە بۆ کەسانێک کە خوای پەروەردگار بۆیان ئاسان کات یعنی ئەو ئاسانکاریەی خوای پەروەردگار کە بۆی کردووی شکرانەی ئەو ئاسانکاریەی سوپاسی خوای پەروەردگار بکە سوپاسی ئەو نیعمەتەی بکە کە پێی داوی لە چۆ دەست پێ دەکات پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام دەفەرمێ تعبد الله لا تشرك به شيئا یەکەم خوا بپەرستە و شرکی بۆ بڕیار مەدە تەفاسیلی زۆرە ئەوە یەکەم شت برا بەڕێزەکانی خۆم ناسینی خوا تەبارەک و تەعالە پەرستنی خوا و هەموو کار و کردەوەکانمان ڕەبط بکەینەوە بە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە وەکو پێغەمبەری خوا عليه السلام دەفەرمێ من أحب لله وأبغض لله وأعطى لله ومنع لله حتى آخر دەفەرمێت فقد استكمل الإيمان ئیمانەکەی تەواوە لەبەرەوە ئینسان دەبێ هەموو شتەکانی لەبەر خوا بێ لە پێناو خوا بێ خوای پەروەردگار ئێمەی خەڵق کردوین بۆ عەبدایەتی و بەندایەتی عەبدایەتی یعنی ملکەسی ئەمر و فەرمانەکانی خوا هەرچی خوا پێت بڵێ بە قسەی بکەی هەرچی خوا پێت بڵێ هەم بە قسەی بکەی و کە شتێک کە حرامە بە قسەی بکەی وازی لێ بینی شتێک کە ئەمری پێکردووی بە قسەی بکەی کە جێبەجێی کەی ئەوە عەبدایەتیە خۆشت بووێ لێی بترسی داستاندێک خەڵک پێیا بوون بەداخەوە دەڵێ بە ناوی ئیسلامی کاکە داخوا زۆر لەوەی گەورەتر تو لێی بترسی خوای گەورە خوای خۆش بابە خوای گەورە کە خوا خۆشی دەوێ و خۆشت دەوێ بەڵام دەبێ لێشی بترسی ئەگەر لێی نەترسی لە سنوور و حدودەکانی ناسڵەمیەوە بەڵام لێترسانەکەشی تام و چێژ و لەزەتی هەیە لێترسانەکەشی خۆشەویستەکەی زیاد دەکات وەچێوە نییە کە تو بڵێ ئەو دێنێتن تەشبیهی قالبی مەلیکێکی دنیایی دەکات و مەلیکێک کە لێ بترسێ ڕقت لێ دەبیتەوە بۆ چونکە ئەو مەلیکە کە لێی دەترسێ زوڵمت لێ دەکاتن بەڵام خوای پەروەردگار کە لێی دەترسێ عەدالەتی مطلقت بەسەر جێبەجێ دەکاتن ئەو لێترسانەش خۆشەویستەکەی زیاد دەکاتن مەحەبەتەکەی زیاد دەکاتن ئەوجا دەفەرمێ و هیچ مەخلووقێک ئینسان بێیان غەیری ئینسان بێ مەینە ئاستی خوا لە هیچ شتێکی لە هیچ بوارێکی نە لە بواری خواپەرستی و بەندایەتی و ملکەچکردن نە لە بواری لێترسان نە لە بواری خۆشەویستی نە لە بواری ڕازقیەت نە لە هەر بوارێکی کە تەماشە دەکەی کەس نەشو بهێنی بەخوا تەبارەک و تەعالە مەڵێ وەڵا گە فڵان کەس نەبێ مەلە برسانە مری مەڵێ وەڵا هەرچی هەمانە لە سای سەری فڵان کە سەر کردەیە مەڵێ وە چ کارا گۆتێگە فڵان کەس نەبا ئەمەی هەن لێ دەهات ئەوانە هەمووی شرکن لەبەرەوە ئینسان دەبێ هەموو شتێکی ڕەبط کاتەوە بەچێ بەخوای پەروەردگار تەبارەک و تەعالە بابی عوبودیەت و بەندایەتی بابێکی فراوانە هەموو حەرەکات و سەکەناتی ئینسان دەگرێتەوە لە ژیاندا چ ئەو بەندایەتی و عەبدایەتیانەی کە بەرجەستەن لەو پێنج فەرزە لەو پێنج ڕوکنە چ ئەو حەرەکات و سەکەناتی دیکەی کە ئینسان ڕۆژانە پێی هەڵدەستێ دەتوانی هەمان داخیلی قالبی عەبدایەتی و بەندایەتیکەی و عەبدایەتی و بەندایەتی عوبودیەت لە زمانی عەرەبی بە جادەیەکی تەخت کە تەخت بێتن گرێ و گۆڵی تێدا نەبێ لۆفەی تێدا نەبن دەڵێن طەریق معەبەد یعنی تەخت و ڕێک و پێک و ملکەچە بە ئاسانی خەڵک بەسەریدا دەڕوات دەبێ ئینسانیش ئاوا بە ڕاست و ڕێک و بێ پێچ و پەنا بێ لەگەڵ خوای پەروەردگار تەبارەک و بێ فرت و فێڵ بێ عەبدایەتی و بەندایەتیەکی چاک بکاتن کە شایستەی خوا بێ تەبارەک و تەعالە ئەوجا دەفەرمێ وتوقیم الصەلا نوێژەکانی خۆت بەرپا بکەی برا بە ڕێزەکانی خۆت ئیقامەی سەلا لەگەڵ ئەدای سەڵات فەرقی هەیە ئەدای سەڵات لە مزگەوتەیە ئیقامەی سەڵات لە دەرەوەی مزگەوتەیە لە دەرەوەی مزگەوتی ئەو نوێژەی کە بە جەماعەتت کردە بێ ئیقامەی سەڵات بکەی شوێنەواری نوێژەکەت لەسەر دەرکەوێ لە معاملە خیانەت نەکەی درۆ نەکەی سوێن نەخۆی لە معاملە بە درۆ بەڕاستیش سوێن مەخۆ لەگە جیرانەکەت باش بی و خیانەت لە ئەمانەت نەکەی ئەوانە هەمووی ئیقامەی سەڵاتە لە دەرەوەی مزگەوتە و زۆرمان باسی نوێژ کردووە ئەوجا دەفەرمێ وتؤتی الزەکات ئەو هەموو چنە ئەو ڕێیانەی پیشان دەدا کە بۆ چێن دەرێ دەچێ بۆ بەهەشتێ دەچێ
ولا دۆزەخی دوور دەکاتەوە و توتی زەکات زەکاتی ماڵی خۆت دەدەی برابەڕە زەکانی خۆم زۆر جاری دیکەشم گوتو ئەو ڕۆژ دووبارەی دەکەمەوە هەر کەسێک هەندی ئەو دنیای پارە هەبێ بەس زەکاتی شەرعی لێ بداتن ئەگەر یەک فلسی دیکە نەگاتە سەدەقە و خێرات خوای گەورە محاسبەی ناکات لەسەر ئەو پارەی ئەو پارەی کەنز نییە عولەما دەفەرمون کەنز ئەو پارەیە کە زەکاتی لێ نادرێتن إن الذين يكنزون الذهب والفضة ولا ينفقونها في سبيل الله فبشرهم بعذاب أليم حتى آياتكي علماء دفرمون أو كنزة كزكاة شرعي لين عدريتن هر مالك زكاة شرعي لدرا لكن زكاة دردسي بلا واتا اكتر كابرا سر الراي أو كزكاة شرعي دا صدقة وخيراتيش بكات لبروي همو واجبك كومال سنتي چي بي مربوطن سنتي زكاتش كزكاة واجبة كديدي سنة كيسيا صدقة وخير وخيراتك كديكاي أو جاء دفرمية وتصوم رمضان مانج رمضان بروجوبة مانج رمضان بروجوبة هل فكرتانة هردقر موسري أو موسيا أو رقيتون بهشتن أو زار دواوي وتحج البيت حجي مالي خوابكي نهت تفصيلي إن استطعت إليه سبيلا وهم علماء أصحاب زانيويان أو شرط شروطانا كذا فرمي زكاة بدأ دزانيق فقير بزكاتي لسرنيا دلي حزي كذا زانيق فقير بحزي لسرنيا دزانيق الرقا كأمين نبي حزي لسرنيا أو تفاصيلي باس نكلو بلان بو كسي كهم شرط شروطا كان تيدا موجود بن پیغمبر إخوة عليه الصلاة والسلام هر پێنج ڕوکنەکانی ئیسلامی بۆ باس کردووە کەواتە یەکشت زۆر گرنگە بیزانین هەر موسڵمانێک هەر پێنج ڕوکنەکانی ئیسلام جێبەجێ بکاتن بەڕێک و پێچی لەو دنیایدا دەچێتە بەهەشت خوای گەورە لەوانەمان حیساب بکە یا رب العالمین لێرە یەک هەڵوەستەی گچکە دەکەم زۆر بەمان گوێمان لەو فەرمودەی پێغەمبەر بوو عليه الصلاة والسلام کە هاوڵانی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لێی دەپرسن دەفەرمونەی پێغەمبەری خوا کەسمان بە عەمەل و کردەوەی خۆمان دەچینە بەهەشت فەرمووی نەخێر ئەمیش بە کردەوە عەمەلی خۆم ناچمە بەهەشت إلا أن يتغمدني الله برحمته لێرانەشەوە لێی دەپرسیتن دەفەرمێ کردەوەیەکانم پیشان بدە بیان کەم بچمە بەهەشت و لە ئاگری دۆزەخ دوور بخرێمەوە وەڵامەکەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام هەمان کردەوە و عەمەلم پێی دەڵێ یەکەمیان کەلیمەی شایەتمان نییە أن تعبد الله خوا بپەرستی ئەوجا نوێژە زەکاتە حەجە ڕۆژوە هەمووی کردەوە و عەمەلن علەما قسەیەکی زۆر جوان دەکەن دائیمەن برا بەڕێزەکانی خۆم ئەگەر ئینسان ئاگای لە ڕێی علەما نەبێ نەگەڕێتەوە بە ڕێی علەما زۆر بە هەڵەدا دەچێتن دەڵێ وەڵام مادامەوەی بە کردەوەکانی خۆم نەچمە بەهەشتێ و کردەوە هیچ سەنگێکیان نەبێتن هیچ وەچی کابرا گوتی ئەوەیەکیان نەبێ بۆ خۆمان دووکەم ئەگە خوای گەورە بینویسی بیتن لە بۆ بەهەشتێ دەچمەوە گەر نەشی نووسیبی ناچ ئەو قڕوەسەریە ئەو سەقەت حاڵی بوونە لە دینی خوا علەما دەفەرمون ئەو کەلیمەی با کە بەکار هاتووە لە ئەو فەرمودانە دوو مانا دەگرێتەوە یەکەمیان لە بۆ سەبەبیەیە دووەمیان لە بۆ چیە لە بۆ عیوەضە سەبەبیە چیە عیوەض چیە سەبەبیە ئەتۆ ئەو ئیشەی دەکەی واستە بەو ئیشەی ئەچیە قۆناغێکی دیکە تەماشەکە پۆلی شەش تەواو دەکەی شەهادەی شەش وەردەگری دەرەجەی باش دێنی ئەچێ جامیعەیەکی ئەوە چییە ئەوە سەبەبیە یعنی واستە بەو نەجاحەت و سەرکەوتنت لە پۆلی شەش دەچێت جامیعی ناکرێت لە ماڵێ دانیشی وەڵا دەگە تەڵەبام چی تەقدیم کەی و هیچ شەهادەشت نەبن ناجحیش نەبوو بی امتحانت نەدابیت و وەڵا من هەر پۆلی شەشم لۆ میشنەسم لۆ لە جامیعەکەم وەرناگرن هۆکار و سەبەبەکەت پێنیەکە ناجح بوونە عیوەضەکە چییە عیوەضەکە ئەتۆ دەچێ بازاڕی پارەت پێ چیلۆ تەماتەیەکی دەکڕی دەڵێ کاکە بە چەندێ بە هەزارێک هەزارە توێنە بی چیلۆ تەماتەکەت ناداتێ ئەوە عیوەضە پارەکەی نەدەی تەماتەکەی وەرناگری یان هەر شتێکی کە لە بازاڕی بگری گرانبەها بێیان گرانبەها نەبێتن جا لێرانە برا بە ڕێزەکانی خۆم علەما چ دەفەرمون ئەگەر بێی بڵێن
بەهەشت عیوەضی کردەوەکانە غەڵەتە بۆ چونکە بەهەشت بەکردەوەکانی ئێمە بەهەشت ناکڕێتن بەس حیسابی ئەو هەناسەمان لەگەڵ بکاتن کە هەستی پێ ناکەین چی هەستی پێدەکانی کە تەنگە نەفەس بوون ئەوانەی کە ڕەبیان هەیە نەخۆشی تەنەفوسیان هەیە ئەمنوت و کە ئەو نەخۆشیەمان نییە بەس خوای گەورە حیسابی ئەومان دەگەڵ کا قەسەم بەخوا ساقیب دەبی ساقیب دەبی ئەدی هەموو نیعمەتەکانی دیکە حیساب بکەی کەواتە بەو قیاسەی ئەگەر بێی بڵێ هەموو کردەوەکانی من هەموو ئەعمالی من بکەیە عیوەض لە بۆ ئەو هەموو فەضائیل و بەخششانە هێشتا ناکاتەوە چیزایەوە کە بەهەشت پێدەستکەوێتن بەڵام خوای گەورە تەبارەک و تەعالە کردەوە ساڵحەکانی کردۆتە هۆکار و سەبەبێک لە بۆ چێن دەرێ لە بۆ چوونە بەهەشتێ لەبەرەوەش تەماشای قورئان کەن پڕە لەوەی بیماکان و یعملون یفعلون لە مقابلی ئەو کردەوانە لە مقابلی ئەو چیە ئەوەی کە ئەنجامیان داوە ئەوجا پێغەمبەر دەفەرمێ عليه الصلاة والسلام ثم قال ألا أدلك على أبواب الخير ئەوەی هەموو پێگوتن بەڵام وەکو بڵێ دەرگەکانی خێر و پاداشت و حەسەناتت پێ بڵێم حتمما فەرموویتی بەڵێ بەس لێرانە دەرج نەکراوە دەفەرمێ الصوم جنة ڕۆژوو وقایەیە پەرژینە دیوارێکی مەتینە هەم لە دنیا دەتپارێزی هەم لە دوا ڕۆژیش دەتپارێزیتن والصدقة تطفئ الخطيئة صدقة لێرە باسی زەکاتی کردو لێران باسی دەکات صدقة دەکات بەعام دەفەرمێ صدقة گوناه و تاوانەکان ڕەش دەکاتەوە كما يطفئ الماء النار چۆن ئاو ئاگر دەکوژێنیتەوە صدقة و خێر و خێرات ئاوا گوناه و تاوانەکانی ئینسانی کۆتایی پێدێنێتن دەفەرمێ وصلاة الرجل في جوف الليل ثم تلا تتجافى جنوبهم عن المضاجع يدعون ربهم خوفا ورهبا خوفا وطمعا حتى آخر آياتكي يعني خواي قورة تبارك وتعالى وصفي أوانتك كشو نويج دكن يعني أو شو نويجش حمل دكري بوسر صدقكي بوسر خير وخيراتكي آوا قناه تاواني إنساني هل دورينيتن دفرميتن ثم قال ألا أخبرك برأس الأمر وعموده وذروة سنامه مع بيد بلين أصلي قضيكي وعمودكي وتروبككي حتما ضل بلاي بيغمبري خوا أصلكي إسلام دين أوجا عمودكي نوجا أوجا تروبككي سيا تروبككي جهاد وبرخدان لبينا وخواي پروردگار تبارك وتعالى لبروي كاتا كمان كوتاي هات بشي دومي هل دقرين بو دەرسێکی دیکە بۆی کە حەقی خۆ بەو فەرموودەی بدەین چونکە هێشتانە کەندێک بابەتی هەستیار ماون دەبێ ئینسان پەلەی لێ نەکاتن و لەسەریان ڕابوەستین لە خوای پەروەردگار داواکارم کە عاقبەت خێرمان بکاتن و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن بۆ خوای پەروەردگار تەبارەک و تەعالە وامان لێ بکاتن ئەوەی کە دەیڵێن بۆ خۆمان عەمەل و کردەوەی پێ بکەین بۆی کە تەرازوی حەسەناتمانی پێ قورس بێ والسلام عليكم ورحمة الله وبركاته.